لە ئێستادا چق بەستویی سیاسی و ئەو دۆخەی کە لە نێو عێراقدا هەیە بۆ پێگەێنانی حکوومەتی نوێ ڕاوەستاوە کاریگەری کردو لە تاوی سکتەرە سیاسی و ئابوووریەکان هەر لە چەند ڕۆژی ڕابردوودا بە سەرۆکایەتی پاڤڵ جەلال تاڵەبانی وەفدی باڵایەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغدا بەشداری کردووە لە کۆبوونەوەی لوتکەی چوارچەوەی هەمانگی و هاوپەیمانی عەزم دیارە ئەمەوە کەنگاوێک لەکدانەوەی بۆ دەکرێت کە دەست پێشخەریەک بێت بۆ ئەوەی زوو کابینەی حکوومەتی نوێ عێراق پێک بهێنێت لەگەڵ ئەوەشدا کات لە چەند کاژمێری ڕابردوودا ئەم کۆبوونەوانە دیارە لە ماوەی ڕابردوودا ئەنجام دراوە لە چەند کاژمێری ڕابردووشدا بە هەمان شێوە کۆبوونەوەیەکی لەم جۆرە لە ئارادا بووە بە پاساو یاخود بە حکمیەوەی کە لە ئێستادا دۆخی عێراق لە دۆخێکی خراپدایە کۆی پرۆسە سیاسیەکان و پێگەێنانی حکوومەتی نوێ عێراقکە نزیکی 6 مانگ دەبێت هاوڵاتیانی و شەقامی عێراقی دەنگی داوە بۆ کە پێگەێنانی کابینەوەیەکی نوێ بەڵام تا ئێستا حکوومەتی نوێ پێک نەهێنراوە لایەنە سیاسیەکان ناکۆکیان هەیە بە شێوەیەکی گشتی لەسەر تایبەت بە پێگەێنانی حکوومەتی داهاتوو پێویستە چۆن بێت بوون بە دوو بەشی جیاوازەوە لێکدانەوەی جیاواز بۆ هەوڵەکان دەدرێت تا ئێستا هیچ کام لە لایەنە سیاسیەکان و ئەو ناکۆکی کە بوونەتە دوو بەشی و دوو ئاڕاستی جیاواز تا ئێستا یەکلایی نەبووتەوە لەگەڵ ئەوەی کۆبوونەوەکان درێژەی هەیە چوارچەوەی هەماهەنگی لەگەڵ پاڤڵ جەلال تاڵەبانی و هەروەها لەگەڵ هاوپەیمانی عەزم کۆبوونەوەکانیان دەست پێ کردو بۆ سازشکردن لەسەر و هەروەها بۆ پەلەکردن لا پێگەێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراقیدا بە ئامانجیەوەی گەلی عێراق و پرۆسە سیاسیەکانی عێراق هێندا لەو چق بەستویتیە نەمێنێتەوە کە کاریگەری هەیە لەسەر تەواوی پرۆسە سیاسیەکان دیارە من لەسەر ئەم بابەتە گفتوگوی زیاتر دەکەم لەگەڵ میوانەکەم و میوانێکم هەیە لێرە ئامادەیە میوانەکەشم بەڕێز گۆران فەتحیە بەڕێزیان ڕۆژنامەنووس و چاودێری سیاسی و ڕاستەوخۆ لە ستۆدیۆ میوانمانە کا گۆران سپاس بۆ ئامادەبوونت بە شێوەیەکی گشتی دەمەوێت سەرنجی جنابەت لەسەر ئەم دۆخە سیاسی عێراق بزانم. زۆر سپاس دەکەم سڵاومەیە بۆ کەناڵی عەزیزی کورتسات کارمەندانی خۆشحاڵم کامڕۆ لێرە ئەوەی دەیزانن پرۆسی سیاسی لە عێراقدا لە حاڵەتی چەق بەستوندایە دەزانین کێشەی گەورە هەیە لە ناو ماڵی شیعە لە ناو ماڵی کورد تەنها ماڵ کە کێشی تێنێ ماڵی سوننەیە تا ئێستا هیچ دەرەجەیە دیار نییە بۆ چارەسەرکردنی کێشەکان بۆ دەنگدان بەسەر و کۆمار بۆ پێکهێنانی حکوومەت لە کاتێکدا ئێمە دەزانین پرۆسەکە زۆر دواکەوتووە کێشەکە ئەوە نەقوڵ بۆتەوە هیچ هیوایە نییە کە چارەسەر بێت. باشە کاگۆران دەزانین کە لێستادا جۆرێک لە وەستان هەیە بۆ ئەوەی لایەنە سیاسیەکانی عێراق بەتایبەتی لەگەڵ دەستپێکردنی مانگی ڕەمەزاندا بۆ ئەوەی کۆبوونەوەکانیان دەست پێ بکەنەوە گفتوگۆ بکەن لەسەر پێگەێنانی حکوومەتی داهاتوی عێراقدا بەڵام ناوبەناو کۆبوونەوەی هەریەک لە چوارچێوەی هەمانگی شیعەکان و هەروەها پاڤڵ جەلال تاڵەبانی و هاوپەیمانی عەزمە بینین پێتان وایە ئەم کۆبوونەوانە ئەنجامی چی دەبێت کاریگەری چێ بێت لەسەر کۆبوونەوەی داهاتوو و هەروەها سازشکردنی لایەنەکانی دیکە بۆ پێگەێنانی حکوومەت. وەکو کێشەکان گەورەی لە ناو ماڵی شیعەدا لە دوو هاوپەیمانی پێکدێن هاوپەیمانی سێینە کە لەگەڵ پارتی و لەگەڵ کوتلی سیادەیە هەروەها هاوپەیمانی چوارچێوەی هەمانگی کە یەکێتی یەکێکە لە هێزە گەورەکان کە لە پاڵ ئەو هاوپەیمانیەدایە ئێستا مبادرەیەکە لەلایەن چوارچێوەی هەمانگی بۆ چارەسەرکردنی کێشانی ئێستا هەیە لە ناو پرۆسی سیاسی عێراقدا بۆ چارەسەرکردنی کێشەکان و بۆ پەڕینەوە بۆ دروستکردنی حکوومەتی داهاتوی عێراق کۆبوونەوەی بەردەوام هەیە یەکێتی لەگەڵ لە سەرەتاوە ڕوون بوو بۆ چوونە بەغدا بۆ چارەسەرکردنی کێشەکان بۆ سەرۆکایەتی کۆمار بۆ پێکهێنانی حکوومەت بەڵام ئێمە دەزانین هەر لە سەرەتاوە کێشە دروست بوو دوای ئەوەی پارتی چۆنە هاوپەیمانی سێینەوە لەگەڵ کوتلەی سەدری و سیادەدا ئەوەش ماڵی کوردی پەرتەوازە کرد وەکو دەزانین بەڵام لە ئێستادا سەردانی هەیە لە نێوان کوتلە سیاسیەکاندا بە تایبەتی لە ناو ماڵی شیعە ئەو مبادرەی کە ئیتاری تەنسیقی کردوێتی وا بزان مبادرێکی زۆر باشە بۆ چارەسەرکردنی کێشەکان بەڵام کێشەی سەرەکی ئەوەیە هەموو لایەنەکان بە تایبەت تەیاری سەدری ئێمە دەزانین سوورە لەسەر هەڵوێستەکانی خۆی بە پێکهێنانی حکوومەتی ئەغلەبیە کێمە دەزانین ئەوە سەرناگرێت لە وڵاتەدا ئێمە دەزانین وڵاتێکی پێکهاتەییە وڵاتێکە چەندین نەتەوەی تێدایە چەندین مەزەبی تێدا لەبەرەوە زۆر پێویستە
هێزە سەرکیەکانی سەرگۆڕپانی سیاسی عێراق لە ئێستادا هەمووان پێکەوە بتوانن حکوومەتێکی تەوافقی دروستکەن بۆ ئەوەی وڵات بەرەو ئارامی بەرن و بارودۆخی اقتصادی وڵاتیش چارەسەرکەن. باش بەست لەوە کردکە هەریەک لە چوارچێوەی هەمانگی شیعەکان ئاراستەیەک و هەروەها مقتەدا سەتریشگەر بە دیاریکایی باسی ئەم دوولایەنە بکەین کە پێداگرن لەوەی کە هەریەکان ئەو بۆ چوونی خۆی هەیەی و میکانیزمی سیاسەتی کە پێویستە لە عێراقدا جێبەجێ بکرێت پێداگری لێکەن لەم دۆخەیە پێویستە هەریەک لەم دوولایەنە چی بکەن بۆ ئەوی حیزب و لایەنە سیاسەکانی تریش بە ئاراستەیەکی باش بتوان بێنەوە گفتوگۆکانە و سازش لە کۆمەڵێک بەرژەوەندی تایبەتی خۆیان بکەن لە پێناوگەلی عێراقا. بەڵێ بەڵێ کێشەکە لەوەیدا ئەم دوولایەنە دوو ڕوئای زۆر جیاوازیانێ بۆ حکومڕانی لە عێراقدا کوتلەی سەدڕی ئێمە دەزانین لە هەڵبژاردنەکانە وەکو حیزب توانیان ڕێژێکی باشی کورسەکانی پەرلەمان بەدەست بێنن بەڵام لە پاڵەوەدا چوارچێوەی هەماهەنگی کە لە مالیکی و خەزعەلی و چەند هێزێکی گەوری شیعەکان پێک دێت توانیان کوتلێکی گەورە دروستکەن وەکو ینی هێزێکی بەهێزی بەرامبەر کوتلەی سەدڕی بۆستنەوە چەندین هێزی تری سیاسی عێراقیش هەر لە سونەکان هەر لە بۆ نمونەی کێتی نیشتیمانی کوردستان چوونە پاڵەوە هێزە لەبەرەوەی بەرنامەی چوارچێوی هەماهەنگی نزیکتر بوو لە هیواکانی گەلی عێراقەوە دواتریش مەسەلەن ڕوئای ئەم دوو هێزە ڕاستە جیاوازە بەڵام شیعەکانە بەرەوەی زۆرینەی مەسەلەن پێکاتی عێراق پێکدێنن دەبێت حکوومەت ئەوان پێکی بێنن چارەسەرکردنی کێشەکان لای شیعەیە دەبێت یەکەم جا چوارچێوەی هەماهەنگی و کوتلەی سەدڕی ڕێک بکەون و کێشەکانی نێوانیان کەم بکەنەوە بۆ ئەوەی دواتر چارەسەری هەم سەرۆکایەتی کۆمار هەم پێکهێنان حکوومەت بکرێت. باشە دەزانین شڵەژانەکە ڕاستە لە بەغدا دەبینین ناکۆکی نێوان لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستانیش ناکۆکیەکە هەیە گەشتۆتە ئاسێک کە زۆر جاڕخنیەوە دەگیرێت کە حکوومەتی هەرێمی کوردستان و سلێمانی و هەولێر بە دوو پاکێجی جیاوازسەری پرۆسە سیاسی و ئابوووریەکان دەکرێت ئەم پرۆسە سیاسیانە گەر بەم شێوەیە بەردەوام بێ چاوەڕێشی لێ دەکرێت مەترسیەکانی ئەم ناکۆکیانە ئاراستەکەی بەرەو کوێ ڕوا تۆ یاشکرایە کێشەکان لە بەغا لە ناوماڵی کووردا بە تایبەت بۆ سەرۆکاتی کۆمار کاریگەریکی گەوری لەسەر شەقامی کوردستان بەجێهێشتووە لە ئێستادا حاڵەتێکی دابڕان هەیە لە ناو ماڵی کوردی ئەمە دەزانین دوو هێزی گەورە لە وڵاتایە هەیە کە بە شەراکەت حکومی وڵاتیان کردووە یەکێتی نیشتیمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستان بەڵام وەکو سەرەتا باسم کرد پارتی دیموکراتی کوردستان خۆی لە هەموو ڕێکوتنەکانی پێش لەگەڵ یەکێتیدا دزیەوە هەروەها خۆی لەو ڕێکوتنەش دزیەوە کە پێشوونە بەغدا بوو بەوەی بە یەک پاکێج بەشدا گفتوگۆ بکەن لەگەڵ هێزە سیاسەکانی عێراقدا بۆ ئەوی بەرگری لە مافی گەلی کورد بکەن لە بەغدا ئەوەی ئێمە بینیمان پارتی دیموکراتی کوردستان هەر لە سەرەتاوە بێگەڕانەوە بۆ یەکێتی لەگەڵ چەند هێزێکی ترا هەڵپەیمانی کرد دژ بە خواستەکانی گەلی کورد و ماڵی کورد و یەکێتی نیشتیمانی کوردستان کە هێزێکی سەرەکی ئەم وڵاتەیە ئەمەش کاریگەریکی زۆر گەوری لە ناوماڵی کووردا بەجێهێشتووە وای کردووە لە ئێستادا لێدوانی ئاگرین لە نێوان ئەم دوو هێزەدا بدرێت ڕاگەیاندنی هەردوو لاش ململانێکی گەورە لە نێوان ئەندا هەیە ئێمە دەزانین لە مانگی دەدا بڕیارە هەڵبژاردننی پەرلەمانی بکرێت لە ئێستاوە ڕوئیای ئەم دوو هێزە یەکێتی پارتی زۆر جیاوازە پارتی هەر خۆی کەوتوتە بەیەک بەرە هێزە سیاسەکانی کوردستان شم کەوتنەتە یەک بەرە کە داوای گۆڕانکاری دەکەن لە شێوازی هەڵبژاردنەکە و هەروەها یاسای هەڵبژاردننی هەرێمی کوردستان. سەدر مقتەدا سەدر لە سەرەتای مانگی ڕەمەزاندا باسی لەوە کرد کە ئەوان چ ڕۆژ دەدەنە لایەنی بەرامبەر بۆ پێگەێنانی حکوومەت و گفتوگۆ و دانستانکردن لەگەڵ حیزب و لایەنە سیاسیەکان پێتان وایە لە ماوەی ئەو چ ڕۆژەیە بتوانێت گفتوگۆ ئەلەم دۆخە سیاسی عێراقدا دەست پێ بکرێت و بتوانێت حکوومەت پێکبێنرێت لە ماوەی 40 ڕۆژدا؟ من گومانم هەیە چارەسەریم کێشانی ئێستا بکرێت لە عێراقدا لایەنە سیاسیەکان بۆ نمونە لە ناوماڵی کووردا ئێمە گەشتوین بە بێهیوایی لەبەرەوەی پارتی دیموکراتی کوردستان هەڵی کوشندەی کرد بەچوونە ناو هاوپەیمانەکانی تر بە خۆتزیینەوە لە ڕێکوتنەکان لەگەڵ یەکێتیدا ماڵی شیعەش لە کورد کەمتر نییە کێشەکانی ئێمە دەزانین ڕوئیای ئەم دوو هێزە کوتلەی سەدڕی لەگەڵ هێزەکانی ناو هاوپەیمانی چوارچێوەی هەماهەنگی زۆر جیاوازە ئەم دوو هێزە دەیانەوێ تا سەر ئێسک
دژایەتی یەکتری ئێسکی یەک بشکێنن لەسەر گۆڕەپانی سیاسی کوتلەی سەدری دەیەوێت هێزێک دەیەوێت سەرجەم هێزە سیاسیەکانی عێراق بە تایبەت ئەو هێزانی کە نەیاری خۆین وەلا بنێت پەرێزیان بخات بۆی خۆی حکوومەتێکی ئەغلبیە دروستکە بەڕێی خۆی کە چارەسەری گەندەڵی و کێشەکان و خۆشەکانی ئەم وڵاتە بکە وەکو ئەوەی پێشتر پەرلەمانتارانی سەدەڕیان پەرلەمانتارانی و هێزانی کە لەگەڵی هاوپەیمانن لە حکوومەتەکانی پێشودا نەبوو بوون و دەستیان نەبێت لە گەندەڵی لە وڵاتەدا کێشەکان گەوران گومانم هەیە چارەسەری ئەم کێشانە بکرێت لە ناو هەرسێ ماڵەکانی پێکاتی عێراق بۆ چارەسەرکردن دوجار گومانێکی زۆر هەیە ئەگەر نەگەین بە چارەسەر جارێک هەڵبژاردننی پێشوەختە بکرێتەوە و جارێکی تر لە سفرەوە دەست پێکردن بۆ پێکەنانی حکوومەت. باشە ئێستا ئەو ناکۆکیە خود ئەو بابەتی کە زۆر قسەیشی لەسەر دەکرێت هێزە تایبەتەکان بە پاراستنی گەل لە ناو عێراقدا چەند هێزێک هەیە کە زۆر جار مقتەدا سەدر ناویان دەهێنێت بە میلیشیا لە نێویشیاندا چەند جارێک باسی لە پێشمەرگە کردووە کە وەکو هێزێکی میلیشیایی دەیبندرێن و هێزێکی نیشتیمانی نییە. بۆچوونەکان و پێشبینیەکان سەبارەت بەما و هێزی پێشمەرگە لە دوای پێگەێنانی حکوومەتی زۆرینی نیشتیمانی یاخۆت حکوومەتی ئیتیفاقی گەر پێک بهێنرێت پێشبینیەکان سەبارەت بەم هێزانە چیان لێ دێت؟ کێشەکە لێرەدایە ئەم پرسیارە دەبێت ئاراستەی بۆ نمونە کادیرانی پارتی یان پارتی دیموکراتی کوردستان بکرێت لەگەڵ هێزێکە هاوپەیمانیان کردووە کە دژی پێشمەرگەیە پێشمەرگە بە میلیشیا ناو دەبات لە کاتێکدا پارتی دیموکراتی کوردستانی دیعاوە دەکات کە هێزێکی کوردستانیە بەرگری لە مافی گەلی کورد دەکات لە بەغدا ئێمە دەزانین لە هەموو پیرۆزیەکانیدا بەچوونە ناو ئەو هاوپەیمانیە بە پشتکردن لە هێزە کوردیەکانی تری کوردستان لە ئێستادا وەکوتم دووبەرە دروست بوون ئەو هاوپەیمانی سینەی کە پارتی تێیدایە و کوتلەی سەدری پێشمەرگە بە میلیشانەوە دەبات ئەم هاوپەیمانە لەگەڵیدا کۆی هێزەکانی تری کوردستان بە جیاوازی بۆچوونەکانیان بایکۆتی سەرجەم دانیشتنەکانیان کرد بۆ تەمریرکردنی یان هەڵبژاردننی کاندیدی پارتی بۆ سەرۆکایەتی کۆمار ئەمە دەلالەتی ئەوەیە کە هەڵوێستی پارتی بۆچوونەکانی پارتی لەمڕۆ زۆر هەڵەیە دەبواە کاری لەگەڵ هێزە کوردیەکانی کوردستان بکردا لە ناو ماڵی کووردا چارەسەری کێشەکانی بکردا بۆ ئەوەی جارێکی تر لەگەڵم هێزانی کوردستاندا بەرگری لە مافی کورد بکات لەگەلی کورد بکات لە بەغدا نەک بچێت لەگەڵ چەند هێزگەلێکە هاوپەیمانی بکات دژ بەخواستی گەلی کورد و هێزەکانی کوردستان. باشە باز لەو دەکرێت کە هەمیشە پێگەی حیزە سیاسیەکان لە بەغدا حیزبە سیاسیە کوردیەکان لە نێو بەغدا هەمان ئاراستەی یاخود هەمان پێویستە هەڵسەنگاندنی بۆ بکرێت هەمان پێگەیەکە لە نێو هەرێمی کوردستاندا هەیە بۆ نمونە لە نێو پۆستە جیاوازەکاندا کە پرسی سەرۆک کۆمار باز دەکرێت و لە هەمان کاتدا پرسی سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت بە شێوەیەکی گشتی باسی دەکەین کە ئەمانە یەک پاکێج سیر دەکرێت ئەگەر لە نێو هەرێمی کوردستاندا پۆستە سەرەکیەکان لە نێو دەستی یاخود لەژێر دەسەڵاتی حیزبێکی دیاریکراوە بێ و لە بەغداش بە هەمان شێوە ئەمە کاریگەری چی لەسەر کۆی پرۆسی سیاسی عێراقەکات و هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی کاریگەری لەسەر هەرێمی کوردستان چیە بێ؟ بەڵێ چەندە کاریگەری لەسەر خواستەکانی کورد دەبێت لە بەغدا دەهێندە کاریگەری دەبێت لەسەر ناوخۆی هەرێمی کوردستانی مە دەزانین ئەم هێزە سەرەکیەکانی کوردستان بە تایبەت یەکێتی و پارتی ساڵانێکی زۆر کێشەیان هەبوو ئێمە شەڕی ناوخۆمان بینین لە ساڵانی نەوەتەکاندا کە نەگەشتن بە هیچ ئەنجامێک و دواتر بە ئیتیفاقیەک بەڕێکەوتنامەیەک لە سای نەوەشتا چارەسەر کرا و ئاشتەوایی کرا پارتی دەبوای دەرسی لەو ئەزمونانی پێشتر ببینە بۆ ئەوەی جارێکی تر کێشەی لە ناوماڵی کووردا دروست نەکردێتەوە ئێمە دەزانین قواری هەرێمی کوردستان ئەساسەن کێشەی لەسرە بەغدا چەندین هێزی تایە ئێستا لە مەترسیدایم قوارەیە بێگومان لە مەترسیدایە لە کاتێکدا تۆ ئەم ناوچەیە کێشێکی گەورەی هەیە مەترسی زۆر هەیە زۆرێک لە شیکارێن سیاسی باسیەواکەن کە ئەم قوارەیە لەیسادا لە مەترسیدا و هێزگەلێکی زۆر دژی ئەم قوارێن تۆ دێیت دژ بە خواستەکانی گەلی کورد لەگەڵ هێزی ترا لەگەڵ هێزگەلێکە کە خۆیان دژی گەلی کوردن خواستەکانی گەلی کوردن هاوپەیمانی دەکەیت تەنها بۆ ئەوەی پۆستی سیادی تر لە بەغدا وەرگری و دژ بە خواستەکانی شەریکەکانت لە هەرێمی کوردستان ئێمە دەزانین دابشکردنی پۆستەکان لە هەرێمی کوردستان لەگەڵ بەغدادا یەک پاکێج بوون لە پێشوودا ئێمە ئەوەی لە هەرێمدا کراوە بە ئیتیفاق بووە پۆستی سەرۆکی هەرێم
سەرۆکی حکوومەت کە لێرە درراوە بە پارتی دیموکراتی کوردستان دەگەڕێتەوە بۆ ساڵانی 2005 اتفاقێک بۆ لەبینی یەکێتی پارتیدا بەو پێی دەبێت یەکێتی نیشتیمانی کوردستان پۆستی سەرۆکۆماری وەرگرێ و پۆستە هەم بۆ کوردە هەم بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانە بەڵام پارتی دەیەوێت چۆن سەرجەم پۆستەکانی تری لە هەرێمی کوردستان دەست بەسەرداگرت پۆستە سیادەکانی بەغداش بەسەردا بگرێت بە پۆستی سەرۆکۆمارەوە بەڵام ئەو پۆستە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو هێزێکی کاریگەر هەم لە هەرێمی کوردستان هەم لە بەغدا توانی ڕێگری لێ بکات و سەرجەمە هۆڵانی پارتی دیموکراتی کوردستان و هاوپەیمانی سینەش بۆ دەستگرتن بەسەر پۆستەدا شکست پێدێنێ ئێمە دەزانین ئەو دەرەنجامی تیداین هاوپەیمانی و نزیکاتیەتی لەگەڵ چوارچێوە هەمانگی و هێزە سربەخۆکانی تر وای کرد ئەو هەوڵانە شکست پێبێنێکە هاوپەیمانی سینە و پارتی دیموکرات ویستیان بۆ دەستگرتن بەسەر هەم حکوومەتی عێراقی داهاتوو هەم پۆستی سەرۆکۆمار. باشە کاتە لەم دۆخە پێشبینی چی دەکەن تاکی گەلی عێراق چاوەڕێ بێت کە حکوومەتێکی گونجاو بۆ شەقامی عێراقی پێک بهێنرێ و 6 مانگ بەسەر دەنگداندا تێپەڕێەوە 6 مانگی دیکەی ماوە ئەبێت چەندێک چاوەڕێ بکرێت گەلی عێراق لەو چاوەڕانیە بمێنەوە بۆ پێگەێنانی حکوومەت و کابینەیەکی نوێ. ئێستا تووڕێیەکی زۆر لە شەقامی عێراقدا ئێوە دەزانن ئەو کێشانەی لە هەرێمی کوردستان هەیە ئەگەر لە ڕووی خزمەت گوزاریەوە بێ لە ناوچەکانی باکوور و باشوور زۆر زیاتری مەساڵانە دەبینین خۆپیشاندان ناڕزاتی گەورە دەکرێت ساڵانی پێشوو ئاگدارین چەندان گەن سەدان گەن بریندار کران کوژران لە ناو بەغدا و شارەکانی تری عێراقدا تەنها بۆ لەبەر ئەوەی کە داوای مافەکانی خۆیانە کرد داوای خزمەت گوزاریانە کرد داوای ینی مەسەر حڕیەتی ڕابۆچوونی خۆیان دەکرد بەو شێوە توندە مامەڵیان لەگەڵا کرا چارەسەری کێشەکانی نەکرا لە ئێستادا دەبێت ئەم هێزە سیاسیانە واز لەو چۆن بڵێن ئەو سووربوونی خۆیان بێنن بۆ ئەوەی کەسەر دەست بەسەر پۆستەکانە بگرن هاوپەیمانی سینە من گومانێکمە هاوپەیمانی سینە دوای شکستانەی کە لە ماوەی ڕابردوودا ڕوبەڕووی بووەوە بۆ دەستگرتن بەسەر پۆستی سەرۆکۆمار و پێکەنانی حکوومەت هەڵوەشانەوەی بەخۆی ببینێت چەند هێزێکی ناو ئەو هاوپەیمانیە بێنە پاڵ چوارچێوەی هەمانگوی یەکێتی نیشتیمانی کوردستان. باشە کاک گۆرانگر بکرێ بە کورتی چاوەڕێ دەکەن یاخود ئەم ناکۆکیانە گەر بەردەوام بێ دووبارە دەنگدان لە عێراقدا ئەنجام بدرێتەوە؟ ئەوەی لیست دەنگدان جارێکی تریانیان هەڵبژاردننی پێشوەختە بکرێتەوە کارێکی زۆر قورسە بەڵام ئەگەر ئەم بارودۆخە بۆ چاک بەستوێ بمێنێتەوە کە ئەوە ینی زۆر چاوەڕان کراوە من گومانم هەیە چارەسەریم کێشانە بکرێت لەبەرەوەی وەکوتم ڕۆیەکان زۆر جیاوازن لە نێوانم هێزانە لە نێوانی یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتە لە ناوماڵی کوردی لە نێوان ئیتاری تەنسیقی و تەیاری سەدری لە ناوماڵی شیعە حتا لە ناوماڵی سونەشە ئێمە دەزانین کوتلەی عەزم ئیستاکانە نزیکن لە یەکێتی چوارچێوەی هەماهنگگیەوە بیانی پێچەوانی کوتلی سیادا وەکو دەزان هەلبوسی ئەوان کە لەگەڵ ینی هاوپەیمانی سینیان گومانێکی زۆرم هەیە چارەسەرم کێشانە بکرێت ڕەنگە دوجاریش پەرلەمان هەڵۆشێتەوە پەنابەرینە بەر هەڵبژاردننی پێشوەختە. کاک گۆران من زۆر سپاس دەکەم کا لە بەرنامەکەمان میوان بووی ماندوو نەبی دووبارە سپاس بۆ پڕێز گۆران فەتەی کە بەڕێزیان ڕۆژنامە و چاودێری سیاسی بوون ڕاستەخۆ لە ستودیۆوە میوانمان بوون.